دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامە بین خات و فریال عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتیش سەرۆکی لیژنەی ژنانی هاوپەیمانی سۆسیال دیموکراتەکانن لە جیهانی عەرەبی زۆر بەخێربێی خات زۆر سپاس دەکەم لاڵەکان. پێشەوەی بووهێنین بۆ بەرنامە زۆر مەشغوڵ بووی ینی هەر ئەمانویست وەرت بگرین چاکبەکەوتنێکی کورسی لەگەڵ بکەین بەڵام زۆر سەرقاڵ بووی بەڵێ پێم وڵی سەرقاڵی چی بووی ڕاستە وڵی خۆی خەریکاڵم دایم سەرقاڵم بەڵام ئەمڕۆ زۆر تایبەت زیاتر بوو سەرقاڵ بووی تایبەت بوو و زۆر خۆشحاڵ بووم کە نەمتوانی یەکسەر بێن بۆ دیدارەکە بەهۆی بەخێرهاتن لە گەنجانی سۆسیال ئینتەرناسیۆنال بۆ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و هاتنیان بە تایبەت بۆ سلێمانی لە دوێنێکەوە لێرەن دیارە هاتن دیداریشیان بینی هە لێرەشەوە بەخێراتنیانەکەم کە نمایندەی چەندین وڵاتیان تایە لە سوید لە ئەڵمانیا لە ئەلبانیا لە کورواتیا ئیتر لە زۆربەی زۆری وڵاتەکان هاتوون نمایندەی گەنجانی وڵاتەکانی خۆیان لە گەنجانی سۆسیال ئینتەرناسیۆنال سبەی و دوو سبەی لێرەن مؤتەمەری خۆیانە بەستن چی بکەن بەڵێ وڵی مؤتەمەرێکیان هەیە ئەوان مؤتەمەری سەرکردەکانیان کە لەوێن دیارە پێش ئەوە لە ساڵی پار 2024 لە مانگی 12 سەرۆکەکەیان هات سکرتێرەکەیان هاتن لێرە بۆی تەماشاکەن بە چاوی خۆیان بیبینن کە سلێمانی شاری هەڵمەتی قوربانی ئێمە پێ ئەڵێن شارێکی ئارامە چونکە بەڕاستی لە نێوەندە دەوڵەتیەکان زۆر بەداخەوە شاری سلێمانیان واوێ ناکردووە کە شارێکی زۆر نائارامە خەڵکی تا ئەڕفێندرێ و بازرگانی تایە ئەفڕێندرێ یعنی ئەو یا نائەمینە هەمیشە کە ئەمە پێچەوانەی ڕاستیەکەیە ئێمە بمانێ و نەمانوێ یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە باڵادەستەکەی لە ڕووی قاعیدەی جەماوەریەوە لێرە باڵادەستە ڕاستە سلێمانی شاری پێکەوە ژیانە و حزبی تر و لایەنی تریش لە حکومڕانیە بەشدارن بەڵام کە کەمترین خەلەل هەبێ ئازادی ڕادەربڕین لە سلێمانیە ویسمان بێن ئەوە ببینێ لە کاتێکە هاتن خۆپیشاندان بوتمان لەگەڵ ئەوی کە خۆپیشاندان هەیە کەس نییە سەرکوتیان بکە لە لای ئێمە ڕێگە پێدراو نییە خەڵک بگیرێ بدەلوی کە ئەگەر خەڵکێک ئازار بدایە بە بەرژەوەندی گشتی زەرەر بدا دەیان جاربینیمان کە چۆن بارگاکانی کێت نیشتیمانی ڕەنگە تووڕە بۆ لە حکوومەت دێ بەربارانی یەکێتیەکە ئەمەمان هەمووی بە سنگی فراوانە وەرگتۆ بۆیە نەتیجێ ئەو سەردانیان لە مانگی 12 ساڵی پارکە ئێرەیان بینی سەردانیان کردووە مقابلەی خەڵکیان کرد بۆیان دەرکەوت کە شوێنێکی ئارامە و ئێمەش ڕێکخراوی ئازادی لاوانمان هەیە کە بەندا لە بۆردی ڕێکخراوە جەماوەریەکانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان سەرپەرشتێکین وتم بۆ داوەتیان ناکەن با داوەتیان کەن ئەوان خۆیان پێشنیاریان کرد ئێمە ڕەزامەندی با بڵێن سەروی خۆمان بە هەمان شێوە وەرگرت و ئێستا کاتەکەی هاتووە دوای دیراسەکردن ڕەزامەند بوون لەسەریان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بوون ئەڵێ ئەم سەردانەی ئێمە خۆشترین سەردانەکە هاتوین لەبەرەوەی وێنایەکی ناشرینیان کردبوو بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان لە ڕووی ئەمنیەت و ئەمانەوە کە بۆ ئێمە قورس بوو بڕیار بدەین کەنانەت بێنە سلێمانی بەڵام ئێمە خۆشحاڵی خۆمان دەربڕیوە بە چاوی خۆشیان ئەو کولتورە جوانی سلێمانی و گەنجانی سلێمانی و شارەکانی تر بدین لەناو ئازادی لاوان کە لە کۆنگرەکەیان ئومێدەوارم سەرکەوتوو بن بەشداری کارایتیا ئەکەن و دڵنیام ئەمە هەمووی بە شێوەی راپۆرت و ڤیددیۆیی وێنای سلێمانی و گەنجەکانی ئێمە ئەکەن بۆ ئەوێەوە کاریگەری ئەمە ئەبێت لەسەر یەکێتی بەتەکیید حیزبێک کە لە شاری سلێمانی بەڵێ بەتەکیید ئەزانی لا نەخان دیارێکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی یەکێک بوو لە هەرە پارتە سیاسی پێشەنگەکانی ناو عێراقیش بەهۆی سەرۆکاتی مامجەلال کە خۆی سیاسەتێکی وای هەبوو لە پەیوەندی لەگەڵ وڵاتانە سیاسەتێکی زۆر سەنگین و جوان کە ئێمە هەموو جاڵێن ئێمە خوێندکاری قوتابخانەکەی مامین بەو شێوازە ئەوانی کە لە سلکی پەیوەندیەکان کارەکەن هەمیشە ویستمانە ڕەچاوی ئەوە بکەین و ئێستاش سەرۆک بافڵ بە هەمان شێوە یعنی دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال و دوای وەفاتی ڕوحی شاد بێ ئەم پەیوەندیانە زۆر سس بوو بەڵام بە هەوڵ و هیمەتی سەرکردایەتی و بە تایبەتی سەرۆک بافڵ توانی ئەو پەیوەندیانە دوای ماندووبوونێکی زۆر وەکو مەکۆک ڕاکە بۆ بەغدا ڕاکە بۆ ئێران بڕۆ بۆ فڵانە شوێن بڕۆ بۆ ئەوروپا بڕۆ بۆ ئەمریکا ئەمە هەمووی خۆ لە پێناو بەرژەوەندی شخصی نییە بۆ پەیوەندیکردنی باشترە لەگەڵ گەلانی جیهان ئەمە تەنیا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە دیارە
پتەوکردنی پەیوەندیەکانمان و پیشاندنی وێنەیەکی جوانی پێکەوە ژیان و دیموکراسیەت یا ئەو نەعەدالەتی کە ڕوو ئەدا لێرە لەگەڵ ئەو ئاڵۆزیانەی کە لە با بڵێن خۆرهەڵاتی ناوەڕاستەیە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی ڕۆڵێکی زۆر زۆر باڵا دەست ببینێ ینی وەفدەکانی عینەن جیاوازن کە ئەچن بۆ شوێنان نوێنەرایەتی هەر پێک نەهاتووە لە بنەماڵەیەک سەرۆکی وەفد هەر خۆیەتی ئەندامی وەفد خۆیەتی یعنی یەکێتی نیشتیمانی ئەوە بڵێم کە ئێستا بنچینێکی باشی فراوانی هەبوو پێشتر ئێستا ئەو پەیوەندیانەی زۆر بەهێز کردووە و ئەمەی کە ڕوو ئەدا ئێستا لە ئەم مؤتەمەرە گەورەیە بەڕاستی مؤتەمەری سوسیال ئینتەرناسیۆنال شتێکە مای شانازی خۆشحاڵیە بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی هەر باسلەوە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەرەمەوە پرسیار بکەم دیدارێکی وەها کە یەکێتی ئەمە دووەم دیدارەتی و پێشتر کۆنفرانسی کردووە لەسەر ئاستی مەڵبەند و کۆمیتەکان و خەڵک یعنی ئەوەی کە ویستی بێتی ڕێی خۆیاوە هەر پێشنیازێکی هەبوو بێ بۆ باشترکردنی سیاسەتی یەکێتی ئەمەشی کە ئێستا ئەمە دوو ڕۆژە ئێوە دەیبینن لێرە ئەو قەرەباڵغی کە هەیە ئەو هەموو ئەنجامەی کە لە ناو دیدارن یعنی لە هەموو چین و توێژەکان بەشدار دەبن لە داڕشتنەوەی سیاسەتی یەکێتی ئەمە بۆ سەر ئاستی نێودەوڵەتی چ کاریگەرێکی باشی لەسەرێکێتی هەیە وەکو حیزبێک کە بەتەنها خۆی بڕیاردەری حیزبەکەی نییە ئەوە تا خەڵک لە هەموو چین و توێژەکان بڕیار لەسەر سیاسەتی یەکێتیە ڕاستە دیارە یەکێ لە پرینسیپە جوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە پیادەی کردووە ئازادی ڕادەربڕین بووە و ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن بووە یعنی کادیر ئەتوانێ زۆر ڕاشکاوانە ڕەخنەمان لێ بگرێ لە ناو خۆمان لە ناو کۆنگرە لە کۆبنەوەکانی خۆمان بەرامبەر بە سەرۆکیش بێ بەرامبەر بە هەر کەسێک بێ هەر ئاستێک بێ لەوەی مەترسی بکێتە سەر ژیان یا هەڕەشە بکێتە سەر ژیانی لە دیدارێکی ئەوها گەورە کە چەندێکە ئامادەی بۆ کراوە ئەمە یعنی کارێکی تازەیە و تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە پیادەیەکە دیارە ئەم جۆرە دیدارانە لە پارتە سۆسیال دیموکراتەکانی وەکو سویدە وەکو نەرویج یا وڵاتانی تر پیادە ئەکرێەوە زۆر سەرکەوتوش بووە لەوێ تۆ ڕێی زۆربەی زۆری کادیرەکانت وەرەگری بە تایبەتی لە کۆنفرانسە مەحەلیەکان دواتر ئەمانە پوخت ئەکرێ بە راپۆرت دووبارە ئەکرێتەوە بەربێژنگ و فلتەری ئەندامان و بەشداربوانی دیدار دیارە لە دیدار کۆمەڵێ بابەتی زۆر زۆر گرنگ یعنی هەیکەلەی حزب پەیکەربەندی حزب لەسەر گەنجان دوێنێ گوم لێ بوو زۆر مناقەشەی جوان کرا و لەسەر لیژنەی ژنان لەسەر مادەی 140 و یەکێکیان کە بەلای منیشەوە یعنی گرنگە دیارە هەڵبەتە هەموو بابەتەکان گرنگە لە ناو حزب هەمووی وەکو وابەسەی یەکتریە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من بخۆم لە پەیوەندیەکان کارم کردووە و ئێستاش وەکو پەیوەندیەکان جەنابەت منت ناسان سپاس دەکەم وەکو سەرۆکی لیژنەی ژنانی هاوپەیمانی سۆسیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی ناسان دیارە ئەمە ڕۆڵی یەکێتیە من مایندەی خۆم ناکەم وەکو فریال ئەگەر من ئەندامی سەرکردایەتی نەبم ڕەنگە لەناو ئەم حیزبە کار نەکەم دەیان خەڵکی تر بکەن بە نمایندە بەڵام ئەسبەقێکم هەیە لە کاری با بڵێن پەیوەندیەکان و ئەمەش وای کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوڵ و ماندووبوونەکەی کە پێشتر هەرۆکو باسم کرد کۆمەڵی هۆکار وای کرد ئێمە دوورکەوینەوە و ڕەنگە لایەنێکی سیاسی بە بنەماڵە قۆرخی پەیوەندیە نێودەوڵەتیەکانیان کردی بێت ئیتر ئەقلیمیە ناوخۆی یەرچیەکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسانەوەیکی زۆر باش و پێگەیەکی زۆر باشی نێودەوڵەتی پەیدا کردوێتەوە چکە ئێمە ئەساسێکی زۆر بەهێزمان هەبووە پەیوەندیەکانی یەکێتی ئەوەی باسم کرد لەگەڵ مام جەلالە بۆیە ئەمە وای کرد ئێمە بگەڕێنەوە ئەو کۆمەڵەگە نێودەوڵەتیە و ڕۆڵمان هەبێ بە تایبەتی لە تەحالوفی سۆسیال دیموکراتەکانی جیهانی عەرەبی کە لە 2013 دامەزراوە 17 وڵات زیاتر تایە ئەندامە و ئێمە لەو ئەندام با بڵێن ئەندامانە لە لیژنەکان سێ لیژنەی زۆر کاریگەری هەیە کرێکاران ژنان و گەنجان ئێمە تایە ڕۆڵمان هەیە و یەکێک لە سەرۆکاتی لیژنەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشراوە و ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم ساڵ زۆر تەکید لەسەر بابەتێکەکەیتەوە هەمیشاڵێ لەسەر ئاستی پەیوەندیەکانی یەکێتی ئەم ساڵ ڕووداوێکی گەورە ڕۆیە ئەو ڕووداوە چییە کە خات و فریال ئەیزانێ بە ئێمەش و بە بینەرەکانیشمانی بڵێ زانین ئەو ڕووداوە و کەیش ڕوئەیە و ئەوجا زۆر بە گەشتبینانەش باسەکە ینی پێچێ ڕووداوێکی زۆر باش من جارێ بە خۆشحاڵی و بڵێن ئێمە بێ بیرمان نەچێ لە
کۆنگرەی SI ئەم ساڵەکە لە نهایەتی مای ببوورە لە نهایەتی مانگی دوو بوو تاریخەکەم بیر نییە بزەبت سەرۆک بافڵ وەکو یەکێک لە هاوسەرۆکانی حەزی زۆر بە وشەی هاوسەرۆک نییە بەڵام یەکێک وەکو هاوسەرۆکانی ئەو سیستەمە سەرۆکایەتیە لە عالم بۆ شەرقی ئەوسەط و ئەفریقیا دەست نیشان کراوە ئەمە بۆ خۆی حەدەسێکی زۆر زۆر گەورەیە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک مامجەلالیش بە هەمان شێوە کاتی خۆی جێگر بوو لە SI یعنی ئەمە حەدەسێکی معنەوی و سیاسی نێودەوڵەتی زۆر گەورەیە بە هەمان شێوە ئەم ساڵیش ئەو هاوپەیمانیەتی سوسیال دیموکراتیەکان دێن لە عێراق ببوورە عینە لە با بڵێن لە هەرێم ئێمەش بەشێکین لە عێراق ئەوان دێن ئەو مؤتەمەرە لە مانگی 8 27 و 28 و ئەمانە کۆنفرانسێک ئەنجامەدەن تیایدا ئەو کۆنفرانسە سەرۆک بافڵ و سەرۆکی پارتە سیاسیەکانی کە بەشدارن لەو هاوپەیمانتە دیان بەشدارە بن و لەوێ سەرۆک بافڵ هەڵ ئەبژێردرێ بە سەرۆکی ئەو هاوپەیمانیە یەکێک لە مەبدەئەکانی لەناو ئەو تەحالفە مؤتەمەر لە کوێ ببەستن دێن سەرۆکی ئەو پارتە سیاسی ئەوەیە کە میوانداریانەکە ئەبێ بە سەرۆکی ئەو تەحالفە دەستکەوتێکی گەورە بە تاکی دەستکەوتێکی گەورەی ئێمە بێ بیرمان نەچێ لە هەموو ئەو پەیوەندیانەی کە ئێمە بەستاومانە بەلامانەوە قەزیەی کورد مەسائلی دیموکراسیەت مافی مرۆڤ پەیوەندیمان لەگەڵ عێراق و لەگەڵ وڵاتانی دراوسێ و جیهانی عەرەبی زۆر زۆر گرینگە چونکە یەکێتی نیشتیمانی ڕۆڵی گەورەی هەبووە و ئەی بێ لە ئاشتەوایی ژنان لەکوێ ئەم بابەتان گرنگانەیە جیان بۆتەوە بڵێ دیارە ئێمە لە لیژنەکان لە لیژنەی ژنان ئەنداممان هەیە سەرۆکایەتی لیژنەکە بەندە ئەیکا و لە ناو ڕاگەیاندن لیژنەی ڕاگەاندنمان هەیە لیژنەی تەنزیممان هەیە کۆمەڵی لیژانی ترمان هەیە بەڵام من لە کەمکردنەوەی لیژنەکانی تر ناڵێن بەڵام ئەو سێ لیژنە زۆر زۆر معنەوی و گەورن لەسەر ئاستی با بڵێن تەحالفەکە ژنان لە SI ئێمە هەمانە سەرۆکی کۆمیتەن بەشداریمان هەیە لە ناو لیژنەکانە هەمانە ئیتر ئەمێنێتەوە سەر پشکی حیزبەکە ئێمە بیرمانەچێت کە ئەو مەنسەبە گەورەیاندا بە کاک بافڵ بۆی کەوا هاوسەرۆکە دیارە ئەندامێتی چکە هەر ئێمە نین تقریبا چەند لە 100 وڵات زیاتر ئەندامنتیایە لەناو ئەو سوسیال ئینتەرناسیۆنال بۆیە ژنان ڕۆڵی کاریان بینیوە و بەڵام ڕۆڵی کاریگەشت توانن زیاتر ببینن من پێم وایە ئەبێ ئەسێکێک لە بابەتەکان ئەوە بەشداری پێکردنی ژنان لە ئەوساتی دیبلۆماسی بە سەفیر بێ بە قونسڵ بێ حەقی وایە زیاتر ئەمە کاری لەسەر بکرێ و ئەمە یەکێکە بێ لە پێشنیارەکانی کە بەندە ئیکە حازرکردنی کەوادری زیاتر بۆ سلکی دیبلۆماسی لە دیدارەوە ئەتانەوە بەکوێ بگەن لە دیدار و ئێمە ئەمانەیە بگەین بە پوختەترین بەرنامە دەنگی لەسەر بدرێت کە ئەمە لەلایەن هەواڵانمەوە کە بەشداربووان و ئەندامانی دیدارن دەنگی لەسەر بدرێ بەرەو نێبوونەوە و بەرەو خۆڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پەیکر وەکو تاقیکردنەوەی ئۆرگانی تازە ڕەنگە خۆڕێخستنەوە لە پێناو ئەوەی زیاتر بتوان لە ڕێی بەرنمەکانی حزبمانەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین کاتێک کە نوێنەرایەتیانەکەین لە پەرلەمان کاتێک کە نوێنەرایەتیانەکەین لە حکوومەتی خۆجەیی بێ لە حکوومەتی با بڵێن هەرێمی کوردستان لەسەر ئاسی بەرزتر بێ وەکو سەرۆکی حکوومەت بێ جێگری سەرۆکی حکوومەت بێ ئەمانە بە تەکید هەموو کاریگەریانە بێ جگەلەوە ئێمە بەرەو هەڵبژاردن نەڕۆین ئەمە دڵنیام کە سوکاری شەهی زیندانیانی سیاسی و هەواڵەکانمان هەموو دەستخۆشی ئەکەن و پێیان خۆشە بەرەو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە یانزەی ئەمساڵ بڕیاری لەسەردراوە بۆ خۆڕێخستنەوە بۆ برەودان و جۆشدانی جەماوەر زیاتر ئینشاءالله چۆن لە ئەنجومەنی پارێزگاکان توانیمان لە کەرکووک کورسیەکانمان لە هەموو کوردستان زیاد بکەین ئینشاءالله لە ئەنجومەنی نوێنەرانی واکەین سەرکەوتنی گەورە بەدەستێ سپاس بۆ جەنابێت سپاس بۆ سپاس بەڵێ لەگەڵمان بمێنەوە میوانی تر دەهێنینە ناو بەرنامە و لە کورسانی زۆر لەگەڵتان بەردەوام بین